من ئەمێ بەڕاستی پێت بڵێم کاتێک کە من 3-4 ساڵ کارم نەکرد من تموحی من ئەوەیە ئەمێ لە بیری خەڵک نەچمەوە زۆر هەوڵم ماوە بەڵام ئەمە شۆکارێک نەبووە من پەلە بکەم لە کارکردن لە بەرەوەی کە لەبەر چای خەڵکا بمبینن لەسەر شاشۆمانە کارێ بکەم کە باش نەبێت ئەو کاتی کە ئیشکەم ببۆوەکو فلم و دراما لە مێشکی خۆم بڕیارەما کە من چۆن لە بەرچایی بینەرون نابووم و لە هەمان کاتیشە ئەو جیلە تازانەی کە هەن ئێستا چۆن وایان لێ بکەم ئەو کارانەی من ببینن لە ڕێی کەس و کاریانەوە کە تەمەنیان زیاترە ئەوە بوو گرەبەستێکمان کرد لەگەڵ کەناڵی کورد ماکس پرۆگرامی چەرخی بەختم کرد کە بۆ ماوەی 6 مانگ بوو بەڵام فیدباکی لای خەڵکەکە زۆر باش بوو بەدڵیان بوو بەرنامەیەکی کۆمەڵایەتی و شۆ بوو خەڵا دەدراوەمانە بەردەوامی 2 ساڵ بەردەوام بوو پرۆگرامە ئەوە بوو لە کاتی کەرەنتینە نەما قسەی کۆتایی ڤار دەیکات.